سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە. ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامبوونی نادیاری شارام قەباڵ لە زیندانی میاندوا و دەست بەسەرکرانی سەحەر مێهدی لە سەقز، ناڕەزایەتی خانەنشینانی دابینکردنی کۆمەڵایەتی لە شوش، بەردەوامبوونی ناڕەزایەتی کرێکارانی شارەوانی چابەهار، کۆبوونەوەی کارنامەی سەوزەکان لە بەردەم وەزارەتی پەروەردە. درێژەی هەواڵەکان. بەردەوامبوونی نادیاری شارام قەباڵ لە زیندانی میاندوا و شارام قەباڵ هاوڵاتیەکی خەڵکی مابات و دانیشتووی میاندوا و دوای زیاتر لە 32 ڕۆژ لە دەستگیرکردنی هێشتا لە دۆخێکی نادیاردا بەسەر دەبات. بەپێی راپۆرتی گەیشتوو ڕۆژی 27 ڕەشەمەی 1404 شارام قەباڵ بەبێ بڕیار و بەڵگەی یاسایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ماڵەکەی خۆی دەستگیر کرا و پاشان گوازرایەوە بۆ زیندانی میاندوا. ناوبراو لەو ماوەیەدا لە مافی هەبوونی پارێزەر پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ خێزانەکەی بێبەش کراوە. بەپێی زانیاریەکان سەرەڕای بە دوواداچوونی خێزانەکەی لەلایەن ناوەندی پەیوەندیدارەکان تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەک سەبارەت بە هۆکار و ئەم تۆمەتانی خراوەتە پاڵی بڵاو نەکراوەتەوە. دەست بەسەرکرانی سەحەر مێهدی لە سەقز. هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سەقز ژنێکی گەنجیان بە ناوی سەحەر مێهدی دەست بەسەر کرد و بۆ گورتورخانە حکوومەتیەکان گواستەوە. بەپێی راپۆرتی گەیشتوو ڕۆژی پێنجشەمە 27 خاکەلێوە سەحەر مێهدی تەمەن 32 ساڵە و خەڵکی شاری سەقز لە کاتی هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵی بنەماڵەیان دەست بەسەرکراو بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. سەرچاوە ئاگادارەکان ڕایان گەیاندووە هێزە حکوومەتیەکان بەبێ نیشاندنی هیچ جۆرە بەڵگەیەکی دادوەری هێرشیان کردوێتە سەر شوێنی نیشتەجێبوونی ئەم هاوڵاتی و دوای دەست بەسەرکردنی بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. بە وتەی سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەی مێهدی ناوەندە حکوومەتیەکان ئەم ژنە گەنجیان بەستی خوڕی تۆمەتبار کردووە و دەستگای دادوەری سزای دەست بەسەرکردنی 2 مانگی بۆ دەرکردووە. ناڕەزایەتی خانەنشینانی دابینکردنی کۆمەڵایەتی لە شوش. ڕۆژی یەکشەمە 30 خاکەلێوە خانەنشینانی کەرتی دابینکردنی کۆمەڵایەتی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ئەم دامەزراوەیە لە دژی دواخستنی بڕیاری موچەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. ئەوان جەختیان کردەوە کە ئەم بڕیارە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی میلیۆنان کرێکار و خانەنشینەوە هەیە و خوازیاری جێبەجێکردنی هەرچی خێراتری ئەو بڕیارە بوون. هەروەها لەو کۆبوونەوە و ناڕەزایەتیدا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەڵگرتنی هەنگاوی کردداری بەرپرسان بوون. بەردەوامبوونی ناڕەزایەتی کرێکارانی شارەوانی چابەهار. کرێکارانی پەیمانکاری شارەوانی چابەهار ڕۆژی یەکشەمە 30 خاکەلێوە جژ بە پەنادانی مافەکانیان کۆبوونەوە. نزیکەی 200 کرێکار کە لەو کۆمپانیە بە شێوەی گرێبەست کار دەکەن هێشتا مافەداراییەکانیان وەرنەگرتووە. بەپێی وتەی یەکێک لە کرێکاران حەقدەستی ئیزافەکاری ساڵی 1398یان وەرنەگرتووە و پاداشت و کۆتایی خزمەتیش بۆ 2 ساڵی تر دواخراوە. هەروەها مافی بیمەی 2 ساڵیان نەداوە و چەندین ساڵ سەبارەت بە وەرگرتنی مافی جلوبەرگ لەگەڵ کێشە و گرفت بەرەوڕوون. کۆبوونەوەی کارنامە سەوزەکان لە بەردەم وەزارەتی پەروەردە. ڕۆژی یەکشەمە 30 خاکەلێوە ژمارەیەک لە کارنامە سەوزەکان لە بەردەم وەزارەتی پەروەردە کۆبوونەوە. ئەوان کە لە پارێزگای ترەوە چبوون بۆ تاران دەڵێن هەرچەندە وەزارەت دەتوانای وەرگرتنی هەزاران کەسی هەیە بەڵام بڕیارێکی ڕوون سەبارەت بە وەرگرتنی ئەوان تا ئێستا نەدراوە. ناڕازیان بەدانی دروشم خوازیاری وەڵامی ڕوون و چارەسەرێکی خێرا دەکەن. دەست بە سەرداگرتنی داراییەکانی چەندین کەسایەتی ناسراوی ئێران. ناوەندی میدیای دەسەڵاتی دادوەری ڕایگەیاند کە فەرمانی دەستڕاگرتنی دارایی و داخستنی حسابە بانکیەکانی 63 کەسایەتی دەرچووە. ناوەندی میدیای دەسەڵاتی دادوەری ئێران ڕایگەیاند کە فەرمانێکی دادگایی سەبارەت بە دەست بە سەرداگرتنی داراییەکانی ئەو کەسانە دەرچووە کە بە وتەی ئەم دەسەڵاتە هاوکاری لەگەڵ سرویسەی دەرەکی و میدیاکانی دژ بە ڕژیم دەکەن.
لە دواهەمین قۆناغی ئەم پرسەدا حسابە بانکیەکان، پلاکە تۆماریەکان و ئۆتۆمبیلەکانی 63 کەس لە شوێنە جیاوازەکانی وڵات ناسراون و دەستیان بەسەردا گیراوە. دەسەڵاتی دادوەری بانگەشەی کردووە کە ئەم کەسانە لە چوارچێوەی یاسایی توندکردنەوەی سزای جاسووسی و هاوکاری لەگەڵ وڵاتانی دوژمندا کراونەتە ئامانج. ناوەندی میدیای دەسەڵاتی دادوەری جەختی کردەوە کە پرۆسەی چاودێری و دەستنیشانکردنی دارایی کۆمەڵێک کەسی دیکەش کە بە هاوکاری دوژمن ناودەبرێن بەردەوام دەبێت. پێویستە ئاماژە بەوە بکرێت کە پێشتر ڕاگەیاندنی مێهر راپۆرتێکی بڵاو کردەوە و تێیدا باسی لەوە کرد کە دارایی زیاتر لە 400 هاوڵاتی دانیشتووی دەرەوەی وڵات بە فەرمانی دادگا دەستی بەسەردا گیراوە. ئەو کەسانەی کە ئەم بڕیارە دەیانگرێتەوە کۆمەڵێک لە ئەکتەران، وەرزشکاران، بەڕێوەبەرانی میدیا و ڕۆژنامە نووسن. دەست بەسەرکرانی چەندین هاوڵاتی لە جوڵفا. دادستانی گشتی جوڵفا هەواڵی دەستگیرکردنی 4 کەسی بە تۆمەتی پەیوەندی بە سرویسە هەواڵگیریەکانی دەرەوەی وڵات بڵاو کردەوە. دادستانی گشتی و ئینقلابی شارستانی جۆڵفا ڕایگەیاند کە 4 کەس لە نێوانیاندا 2 بیانی بەهۆی ئەوەی کە پەیوەندیان بە سرویسی هەواڵگیریەکانی ئیسرائیل و ئەمریکا و میدیای دەرەوەی وڵاتەیە دەستگیر کراون. ئەم بەرپرسەی ڕژیم هەروەها وتی ئەم 4 تۆمەتبارە بە تۆمەتی چالاکی هەواڵگیری و پەیوەندی بە تۆڕەکانی وابەستە بە دوژمنانی دەرەکی لەوانە ئەمریکا و ئیسرائیل دەستگیر کراون. بە پێیوتەی ئەم بەرپرسەی ڕژیم پرۆسەی لێکۆڵینەوەی پەروەندەی ئەم کەسانە لەلایەن دادگا بەردەوامە. شایانی باسە لە راپۆرتەکەدا هیچ ڕووداوێکی تر سەبارەت بە ناسنامە یان شوێنی ڕاگررتنیان بڵاو نەکراوەتەوە. دوایین هەواڵ ڕوودانی تەقەی مەرگبال لە کیەف. بە دوای ڕوودانی تەقە لە پایتەختی ئۆکراین لانی کەم 6 کەس کوژران و 10 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتە بڵاوکراوەکان ئەو کەسەی تەقەی کردووە هاوکات کۆمەڵێک کەسی بە بارمتە گرتووە. شارەوانی کیەف ڕایگەیاند کە هێزەکانی فریاکەوتن منداڵێکی برینداریان گواستوەتەوە بۆ نەخۆشخانە و هەروەها جەختی کردەوە کە ژنێکی گەنج بەهۆی سەختی برینیەکەیەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. گوتراوە کە یەکە تایبەتەکانی پۆلیس دوای ئەوەی هەوڵیان بۆ گفتوگۆ لەگەڵ تاوانبارەکە سەرکەوتوو نەبووە تەقەیان لە تاوانبارەکە کردووە و لە ئاکامدا کوژراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەبوو لە یەکتان.